بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایەخم ئەم شەو لە سلێمانی و میوانەکەشم لە هەولێرەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ. مەبەستم ئەم شەو لە باسی ڕۆژ قسە لەسەر دوایین پێشاتەکان بکەین. ئەمڕۆ حکوومەتی هەرێمەڵێت کە ئەوان پێشوازی لە دەست پێشخەریەکەی حەیدەرە بە عەبادیەکەن و لەسەر بنەمای دەستور و لە چوارچێوەی شەراکەت و تەوافق و هەروەها لە بەرامبەرە ئەبینی لەو کاتێک کە حکوومەتی هەرێم داوای دانیشتن و گفتوگە و دانوستان لە حکوومەتی عێراقی کات حکوومەتی عێراقی و دادگاکانی بەغدا بۆ نمونە فەرمان دەرەکەن بۆ دەستگیرکردنی کاک کۆسرەت ڕەسوڵ عەلی، یان لە هەمان کاتە بۆ نمونە لەم ڕۆژانەی دواییە بڕیارێکیان دەرکردووە بۆ تەنسیبکردنی 221 کەس بۆ خاڵە سنووریەکان و بۆ فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی. ئایا بەم زمان و بەم عەقڵیەتە ئەکرێ گفتوگۆ بکرێ؟ مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە کورد لە ئێستادا چۆن مامەڵە لەگەڵ قەیرانی یاخود کارەساتی کەرکووک بکات. ئایا ئەمە بیکا بە دەرسێک و سوودی لێوەرگرێت یان چۆن مامەڵە بکات؟ کورد ئەبێ لەگەڵ ئێرانە چۆن بجوڵێتەوە، لەگەڵ حکوومەتی عێراقی و تورکیا و تەنانەت لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی چۆن مامەڵە بکات؟ هەروە قسە لەسەرەوەکەین کە کێشە ناوخۆییەکان ئەگەر چارەسەر نەکرێن چ مەترسیەکی لێ دەکەوێتەوە. لەگەڵ کۆمەڵێک تەوەری دیکەش میوانەکەم لە هەولێرەوە لە گەڵم ئەبێت بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار. دکتۆر سڵاوت لێبێت. ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم. حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەیەکی خۆیدا ئەمڕۆ ئەڵێ دەستپێشخەری لە دەستپێشخەریەکەی ئەم دواییەی بڵین پێشوازی لە دەستپێشخەریەکەی ئەم دواییەی حەیدەر عەبادیەکەین بۆ گفتوگۆ و دانوستان. خوێندنەوە و تێبینی ئێوە. پێشەکی سڵاو لە ئێوە و لە بینەناتان. یعنی خۆی طبعا دەستپێشکەری عیبادی دەڵێ بەپێی دەستور دانیشە قسە بکەین شەراکەت و دەستور، بەس طبعا لە عینی وەختی شەعاژڵێ کە حکوومەتی فدرال پێویستە سەیطرە هەبێت لەسەر یعنی دەرگا حدودیەکان و لە عینی وەخت لەسەر هینەکان یعنی فڕۆکەخانەکان و ئەمانە بازەکە طبعا لەو ناحیەوە. طبعا ئەمەی مبادرەیە باشە و قبولکردنی حکوومەتی هەرێمیش هەر پێویستە باشە، چکە هەرە بێ گفتوگۆ بکرێ، ڕێگەی تر نییە غەیری گفتوگۆ، بەپێی دەستور، بەپێی شەراکەت، بەپێی ئەو شتانی کە پێویستە بێ. مێدەوارم دەست پێ بکە، بەڵام ئەگەر بکرێ ئەو گفتوگۆیە لایەنێکی سێهەمی تیابێ، کۆمەلگای نێونەتەوەی UN لایەنی تر سوودی زۆرە کاتە بەڵێ ئەوە باشە، یعنی ئەو داوایە چکە ئەو کاتە لایەنی سێهەم کە هەبوو ممکنە ئەگەر لایەن نێشتەکانی جێبەجێ نەکریا کردیازان کام لایەنێکا و کام لایەن نایکە. ئەو مێدەوارم ئەم جارە لایەنی سێهەمی تیابێ وەکو بیستیشم کە هەندێک لایەنی دەرەوە هەن کە مانعیان نییە هاوکار بن لە ئیشەکە، تر نازانین چۆنە بێت تا ئێستا. دکتۆر وتت دەستپێشخەریەکەی حەیدەر عەبادی تەنها ئەوە نییە بڵێ با دانوستان بکەین، بەڵکو داوایەوە کە حکوومەتی عێراقی کۆنتترۆلی خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکان و ئەو شتانە بکە. حکوومەتی هەرێمیش کە بڵێن پێشوازی لەم دەستپێشخەریە کردووە و باسی هیچ کامێکی لەوانە نەکردووە، بەمانای ئەوە نایە کە حکوومەتی هەرێم ڕازیە بە دەستپێشخەریەکەی عەبادی وەکو یەک پاکێج و تێبینی لەسەر هیچیش نییە؟ شەرت نییە ئەوانە ئەو خاڵانە کە دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ هەمووی بازەکرێت تا چه حەدێتوان، چونکە ئەوە پەیوەندی بە تورکیا و ئێرانیشەوە هەیە، چونکە تورکیا و ئێران ئەوانیش ڕێیان ئێستا باش نییە لەگەڵ حکوومەتی هەرێم، بەڵام دیسان ڕێی عێراق ئەساسە. ئەنی ئەگەر بەغا داوا بکە تورکیا و ئێران سنوور یعنی شتێکەکەن یا ئێرانێکە یا ئێران داخستەوە، بەڵام ئەگەر هات و توانران لەگەڵ حکوومەتی فدرال ئیتیفاقێ بکرێ و خاڵی تیابێ کە هەردوو لا لێ ڕازی بن، ئەو وەختە ئێران و تورکیاش ناتوانن لە خۆیانەوە شت بکەن. لەبەرەوە ئەوترێ شتانی گفتوگۆماوەی ڕابردوودامان لێ بوو کە حکوومەتی عێراقی دەستوری چەندین مادەی دەستوری پێشێل کردووە. ینی خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڵین کاک نێچیرەڤان بارزانی ئاماژەی بەوەدا کە 52-53 مادەی دەستوری لەلایەن حکوومەتی عێراقیەوە پێشێل کراوە، بەڵام حکوومەتی
هەرێم ئەوەتانێ ئەڵێت لەسەر بنەمای دەستور ئایا ئەمە پاشەکشەنیە بەنسبەت حکوومەتی هەرێمەوە لەلایەکەواڵێ حکوومەتی عێراقی هیچ باەکی بۆ دەستور نێشتۆتەوە لەلایەک شەو ئەڵێت با لەسەر بنەمای دەستور گفتوگۆ بکەین خۆی آخر ئێمە مەسەلەن کە ڕفراندەم کراوە پاش ڕفراندەم ئەو بنەمای دەستورەمان ئێمە پەسەند ناکرد ممکن بوو بڵێنە بێ بچێ سەر بەخۆی باسکو ئێستا تەبعانە بێ بە شێوەیەکی کە قساکێ پاشەکشەی تایە تەبعان بەڵام زۆر جار لە سیاسەتە تۆ پاشەکشە لە شتەیەکەی بەڵام لە پاشە سوورە بی لەسەر داواکانی خۆت ئەو 55 مادەیەی کە من زۆرم بیستووە بازەکرێ کە ئەڵێ پێشێل کراوە ئەوە 55 مادەیە کە ئەبێ بە قانون جێبەجێ بکە قانون دەرنەچووە ئەوە معنایەوە نییە پێشێلکردنە بەڕێی من تەقسیری پەرلەمانە قانونی دەرنەکردووە و پەرلەمانیش هەموو لایەنەکانی تیابوون یعنی ئەوە شتێک نییە مشکلە نییە نابێتە کۆسپەوە دکتۆر باسی ئەوەت کرد کە باشتر وایە گفتوگۆکانی نێوان بەغدا و هەولێر بە چاودێری تەرەفی سێهەم بێت نەتەوە یەکگرتوەکان بێ کۆمەلگەی نێودەوڵەتی بێت یان هەر لایەنێکی دیکە کە کێش و قورسایی خۆی هەبێ پێت وایە حکوومەتەکەی دکتۆر حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بەمە ڕازی بێت نازانم چونکە ئەوانیش پێش ئێستا کە قسەیان نەکرد پێش ڕفراندەم تەڵعان باسی ئەوەیان نەکرد کە جیهاتی دووەلی با بێ مراقب بێ و UN و بەڵام نازانم ئەگەر ئێستا عینی هەڵویستیانە بێت چونکە ئێستا وەزعەکە تۆزێ گۆڕاوە و بەڵەنسەکە تا حدێ گۆڕاو پاژەوەی کە هاتنەوە کەرکووک و ناوچەکانیکە پەسەند دەکەن یان گۆڕانکاری لەم باڵانسی هێزاوە ئەوترێ ئێستا بە شێوەیەک لە شێوەکان بەهۆی هەندێک کێشە و کەم و کوڕیەوە لەلایەن هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە حکوومەتی هەرێم و سەرکردایەتی سیاسی کوردستانیش کەمتر ئەتوانن بەهێز بن بەرامبەر حەیدەر عەبادی و حەیدەر عەبادی ڕەنگە قسەی خۆی بسەپێنێ پێت وایە کە حەیدەر عەبادی بەم کارە هەڵبسێت من دوو نمونەت بۆ ئەهێنمەوە بۆی وەڵامەکانی خۆت لەسەر ئەساسی ئەوەش بۆ بینەران ڕوون بکەیتەوە یعنی ئەبینی لەو کاتەی کە حکوومەتی هەرێم و سەرکردایەتی سیاسی کوردستان تا ڕادەیەک داوای گفتوگۆ و دانوستانەکەن کە پێشتری شەرداوایان کردووە حەیدەر عەبادی یاخود دادگاکانی عێراق فەرمانی دەستگیرکردن بۆ بڵێن کاک کۆسەد ڕەسوول دەرەکەن کە جێگری سەرۆکی هەرێمە و جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە لە هەمان کاتە بۆ نمونە 221 کەس تەنسیبەکەن بۆ ئەوەی بە دیاریکراوی لەکوێ لە فڕۆکەخانەی سلێمانی و هەولێر لە ئیبراهیم خەلیل لە پەروێزخان لە حاجی ئۆمەران دابمەزرێن یعنی ئەوە تا کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەڵێ بڕیارەکە بۆ دەستگیرکردنی کاک کۆسرەت سیاسیە و ئەم عەقڵیەتی چینی فەرمانڕەوای بەغدایە بۆ هێشتا ئێستا نەمانتوانیوە لەگەڵیان بژین یعنی ئەمانە وەکو پێدرا و معتەیاد لە بەرچاو بگرین ئایا ئەکرێ ئێمە پێک بینەوە لەگەڵ حکوومەتی عێراقی ئەخر خۆی ئەم بریارانە سیاسین کاکە ئەدرێ بریاری وە مەحکەمەیەک لە ڕەسافە بریارێکەدا شتێکەدا بەڵام مادەم سیاسیە خۆی پێعلن سیاسیشە تەوان ئەمە کە گفتوگۆ ئەکرێت لەسەر مێزی گفتوگۆ هەموو شتێ بازەکرێ ئەمانە نامێنن یعنی ئەو بەو شەکەڵە نامێنێت کە ئەبینی بەڵام تەبعاً هیچ سنووریەکانی جەبە ئیتفاقی لەسەر بکەن مەسەلەی سنوور و مەسەلەی فڕۆکەخانە و ئەمانە بزانە دەستور چیەڵێ هەوڵ بند جێبەجێ بکەن بە شێوەیە کە تەفاهمی لەسەر بکەن ئەگەر تەفاهم و تەوافق لە بینیانە دروست بوو ئەو خاڵە بچووکانەی تر هەمووی حەلە بێ طبعاً بە شکڵێکی ئەساسی لێرە یەک خاڵ گرنگە ئەویش یەک ڕیزی خۆمانە ئێمە مشکلەکەمان لە سەرەتاوە تا ئێستاش یەک ڕیزیمان نییە کاکە نە پێش ڕفراندۆم هەمان دکتۆر پێشەوەی بچینە سەر باسی یەک ڕیزی کە من یەک دوو پرسیاری باشم ئامادە کردووە بۆی لەسەر یەک ڕیزی و کۆدەنگی لایەنە سیاسیەکان بەڵام هەست ناکەن کە حکوومەتی عێراقی یاخود حکوومەتی عێراقی و هەیمەنەی ئێران لە ناو عێراق ئەیەوێت مامەڵەیەکی جیاواز لەگەڵ یەکێتی و پارتی بکات و بە شێوەیەک لە شێوەکان کار بۆ دوو ئیدارەیی بکە یاخود بۆ نمونە ئێستا ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پەرلەمانتاری عێراقشە لە ئەمان کاتە لە نوێترین لێدوانی ئەڵێت ڕۆژی شەممە گەشتە بازرگانیەکانی فڕۆکەخانەی سلێمانی دەست پێ دەکاتەوە
بەڵام باسی هەولێریتیان نییە نەمان بیستووە ئەمە کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم بۆ ئەوەی وەکو ئەوترێت گۆڵی لێ نەکرێت ئەوان ئەیانەوێ طبعاً دوو فڕۆکانە هەبێ و دوو ئیدارە هەبێ و کورد لاواز بێ و لەگەڵ هەر محافەزەیە بە جاهی بکەن ئەمە قەیناکە ئێرانەیەوێ ئەوانیانێ بەڵام کورد خۆی ئەگەر بۆ مەجای ئەوە ئەدا ئەگەر کورد یەک ڕیز بێ ئەوانە نابن ناتوانێت ئەو بێ بتکا بە دوو ئیدارە و بتکا بە دوو هین و بەڵام تۆ یەک ڕیز نیت پێکەوە نیت هاوکار نیت لەگەڵ یەک ناکۆچیت هەیە لەگەڵ یەک ئەم ناکۆچێ ئێمە پێش ڕفراندەم هەبوو لە ئەسنای ڕفراندەم هەبوو پاش ڕفراندەم هەبوو لە شەڕەکانە دەرکەوت لەبەرەوە ئەمەیە کێشەی ئێمە ئایا ئەتوانین ئێمە ئەم یەک ریزیە لەسەر بناغەیەکی ڕاست دروستکەین حیزبەکان هەموو هاوکار بن تەوافقیانە بێ پەرلەمان و حیزب و ئەوەی کە کاری بەدەسە ئەو وەختە کەس ناتوانێت بە زۆر جات کاتەوە بتکا بە دوو بتکا بە سێوانە دکتۆرەوەی کێشەکارێکی ترە لە بەرنامەی باسی ڕۆژ ئاماژەت بەوەدا کێشە ناوخۆیەکان چارەسەر بکەین هەڕەشەکانی دەرەوە هیچ کاریگەریەکیان نابێت لەسەرمان بەڵام ئەگەر چارەیان نەکەین چی ڕۆیات یان بەم دۆخەستەوە بەرەو قەناعەتی من خاڵی یەکەم و هەرە ئەساسی چارەسەری کێشە ناوخۆیەکانە و یەک ریزی و بەسەن ئەچی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقەکەی هەموو پێکەوە وەکو کورد وەکو کوردستانی گفتوگۆی لەگەڵ بکەی قورساییەکت هەیە پێگەیەکت هەیە ئەهەمیەتێکت هەیە حسابێکی زیاتر بۆکەن لەوەی حیزبێ ڕێیە بدا و حیزبێ ڕێیکی تردا و بۆن بزانن کە ناکۆچی هەیە لەبەرەوە بەڕێی من ڕاستە هەڕەشەی دەرەوەش مهمە مەوقفی دەرەوە مهمە بەڵام ئەساسەکە یەک ریزی ئەگەر هەموو یەک بن و یەک دەنگ و یەک ڕێی بن لە دەرەوە و لە ناو لە بەغا لە هەموو شوێنێ حسابێکی زیاتریان بۆکەوە توان کێشەکانی خۆیان تا حەدێکی زۆر نازام تا چه حەدێ بەڵام ئەتوان جێبەجێکەن تەوە دکتۆر مەحموود لە 16 ئایاری ئەم ساڵ بەر لە 5-6 مانگێک ڕادگەیاندبوو پێشبینیەکت کردبوو وتبوو کوردکردنەوەی هەموو گرێکوێرەکانی بۆ دوای ئۆپەراسیۆن و شەڕی مووسڵ دواخستووە و لە ناو عێراقا گروپی چەکداری گەورە بوونیان هەیە و ئاماژەت بەوەدا بوو کە حکوومەتی عێراقی تابێت بەهێز ئەبێت هەر بۆیە کورد ڕوبەڕووی قەیرانی دیکە ئەبێتەوە ئێستا ئەوە تا بە شێوەیەک لە شێوەکان پێشبینیەکەی ئێوە هاتۆتە دی ئایا ئەمە کۆتایی دنیاە بەنسبەت کوردەوە یان کورد دەرفەتی ماوە کە ئەم کارە ساتەش ئەم قەیرانەش تێپەڕێنێت و بە شێوەیەک لە شێوەکان براوە بێتایە لا طبعا ئەمە نهایەتی دنیا نییە مە سیاسەتە یان تۆ قەیرانێت توژەبی کێشە توژەبی کۆسپێتەگەرە هەیە توانین بەسەریا زاڵبی بەڵام بەشەر تێبزانی چۆن کارەکەی بۆ نمونە مەسەلەن ئەگەر ئێمە پێش ڕزگارکردنی مووسڵ بمانتوانێت ئیتفاقی سیاسی لەگەڵ ئەمریکیەکان و لەگەڵ لایەنی عێراقی بکەین هیچ تووشی نیوەی ئەم کێشان نابووین بەڵام نەکرا ئیتیفاقەکە نەکرا ئەمریکانەی کرد ئەوانیش نەیان کرد لەبەرەوە مایەوە پاشی نەکاوی ژەڵێ ئەو منتیقەی گرتووتە بڕۆ لە دواوە تۆ ناتەوێ بچێتە دواوە ئەمریکا پێ دەڵێ بڕۆ یعنی ئەمریکا ئێستا بووە بە خزمەتکاری عیبادی ئەمریکا سیاسەتەکەی لە خزمەتی عیبادیایە لەگەڵ عیبادیە ئەو شەڕەی کەرکووک کە کرا و شەڕەکانی تر کە کراوە یان نەکراوە ئەمریکا لەگەڵ عیبادی بە یەکەوە تەختیتیان بۆ کردووە بە یەکەوە هاوکاریان کردووە بە یەکەوە ئیشیان کردووە ئەمریکا بە ئاشکرا بە کوردی و تۆ شەڕ مەکەن و چنە دواوە تۆ کێشەکەت لەگەڵ ئەواتە لەم خاڵەیە ئەمریکا و ئێران بەنسبەت حکوومەتی عێراقی و حەیدەر عیبادیەوە یەکە گرنەوە لە سیاسەتکردن و ستراتیش بەڵێ یەکیان گرتووەتەوە عینی کۆن چۆن بەنسبەت مالیکیش یەکیان گرتەوە هەر یەکە بە سەبەبێک شەر نییە عینی سەبەب یەکیان گرتەوە لەمەشە ئێران هەر بەشدار بوو نەیجێشی گرتەوە و ئەمریکاش لەگەڵ بوو و ئەمریکا پاژەوەی کە ئەوان کەرکووچیان گرتەوە وەزیری دەرەوەی ئەمریکا تەلەفۆنی بۆ عیبادی کرد تەهنیەی کرد و وتی ئەم خوتوانە باشە بۆ یەکێتی خاکی عێراق بەڵام بەداخەوە کورد نە پێش ڕفراندەم حتا ئێستاش بە جوانی لە سیاسی ئەمریکا نەگەیشتووە هەروە تەسەوەرەکە کە ئەمریکا سیاسەتی ئەگۆڕێ بەڵام من لە کۆنەوە ئەمە وتووە کە ئەمریکا لەگەڵ کورد نییە ئەمریکا کێشەی کوردی بەنسبەت ئێرانەوە لەسەر ئەجندەی خۆی سیاسی کوردستان هەڵە ئەکا ئەگەر وەکو دوژمن مامەڵە لەگەڵ ئێران بکات
هیچ نەبێ لەسەر ئاستی ئاشکرا و ناتوانێت ئەتوانی ئەبێ حسابێکی بۆ بکەیت دەبێت قسەی لەگەڵ بکەی بەڕێی من لەگەڵ ئێرانە بێ بکەی لەگەڵ تورکیا بچووە جغرافیە وای لە تۆ کردووە تۆ لە بینی ئەم دەوڵەتانەی دەبێت حسابیان بۆ بکەی بەڵام بەو پێی کە بتانی بەرژەوەندی میلەتی خۆت ببیتە پێش لەبەرەوە بەڕێی من دەرەکەوێ ئێستا لەم هینا بۆ نمونە مەسەن ئەمریکا لەو خوتواتەی کە جێشی عێراقی کردوەتی بۆ هاتنە پێشەوە بۆ کە هەمووی تایە بۆ ئەمریکا ئینگلیزی تیا بووە ئەمریکای تیا بووە غرفەی عملیاتیان هەبوو ئەوانە هاوکار بوون باشە مەعقول ئێمە هیچی تێنەگەیشت نەمان نەزانیکەوە سەرکردایەتی ئێمە ئەم شتانە بەڕاستی بەنەوەیەکی کە تێگەیشت بوو تەسەووری یەکرد ئەمریکا لەگەڵ دژنیە ڕاستە ئاڵێ ڕفراندەم دواب خەوەڵام دژ نابێ و ئەگەر شەڕ ببێ لە بینی ئێمە حکوومەت تەدەخولەکە و ناهێڵێ هەتا برادرم بیستواڵێ تیارەیان لیانەدەن ئەکوا کامەیە لەبەرەوە ئێمە هەڵسەنگاننمان بۆ هەڵویستی دەوڵەتەکانی دەرەوە و بە تایبەتی ئەمریکا هەڵسەنگانێکی ڕاست نەبوو و پێش ڕفراندەم لەبەرەوە ئێمە تووشی زەرەرە بین لەمڕۆ هەڵوێستی عێراق دیارە بە نسبەت هەرێمی کوردستانەوە و هەڵوێستی ئێرانیشمان بینی کە قسە لەسەر ئەوە هەیە و تەنانەت هەندێک وێنە و بەڵگەشن کە لەم کارە ساتەی کەرکووک ئێران حزوری هەبووە و کاریگەریش و ڕۆڵیشی هەبووە و پێشتر جەنابیشت لە جێگەیەکی تر ڕادگەیاندە بوو کە مامەڵەی تورک لەگەڵ کووردە هەمیشە دوژمنکارانەیە و ئەمریکاش ئەوە نییە کە پشتی پێ ببەسترێت یعنی کورد چی بکا لە ئێستاە کورد با بکەوێتە گفتوگۆ لەگە عێراق یەکریز بێ بینی خۆی وردەش ئەو شتانەی کە ڕوویدا لێکی باتەوە چاوی پیا بخشێمزان لە چۆ هەڵە بووە لە چۆ ڕاز بووە کام هەڵسەنگانی هەڵە بووە کام لێکدانەوەی هەڵە بووە چاوی پیا بخشێنێتەوە دووبارە نەبێتەوە هەوڵ با دەرسی لێوەرگێ ئێمە لە مەهابادەوە لەگەڵ ئەمریکام کێشەمان هەیە لە مەهابادەوە ئەمریکا جان لە سەرجان کوردی فرۆشتووە کوردی تەرک کردووە پشتی کردوتە کورد دەبێت تێ بگەی یعنی مەسەلەکە بەو شێوەیە بەڕێی من هەتا ئێران مەسە ئێستا تۆ تەماشاکە ئێران ئەڵێ ئەمریکا ئەڵێ ئێران لیستی ئێرهابە گەورەترین دەوڵەتی ئێرهابیە قاسم سلێمانی و قودس ئەوانە ئێرهابن حرەسی سەوری ئێرهابە لێ باشە خۆ هەمویان لە کەرکووک بوون ئەی خێرە ئەمریکا حرەکەی نەکرد ئەوە تا لە نوێترین هەواڵدا ئەنجومەنی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا ئاماژە بەوادا کە مامەڵەکانیان بۆ ڕێگریکردن لە هەنگاوەکانی حرەسی سەوری زیاتر تون دەکەنەوە بەڵام لە ئەرزی واقع لە چۆتون دیەکەنەوە نەخێر بەرامبەر بۆ کورد نا ئەوە بۆ ئیسرائیلە بێ بۆ سعودیە ئەبێ بۆ خەلیجە بێ ئەمریکا ئەیکا بەڵام بۆ کوردی فەقیر ئەوەی هەموو لە کەرکووک بوون و ئێرانی هەموو تیا بوو هیچ حرەکەینە هەر قسەشی نەکرد ئەمریکا تازە ئیمڕۆ مەسئولی سیایی لە ئەمریکا و تۆتی معلوماتمان هەیە قاسم سلێمانی تیا بۆ ئێرانی تیا بۆ ئێمە تێگەین تێگا چی لێ بکڕیانی تێگای تێنا تەنانەتەوەی گرتوەکانی شەڵێت هێزی عێراقی بۆ لە ناوچەکە شەڕ ڕووی نەداوە سەرڕای ئەو کارەساتەی بەسەر کەرکووک هاتووە لاژانسە جیهانەکان کە 100,000 کەرکووکی ئاوارە بوون ئەوەی لە دووز ئەبینرێت ئەوەی لە خانەکەی مافی مرۆڤە پێشەلکنی دەستورە آخر ئەوەیە چونکە کورد مەسەلەن لەسەر ئەجندەی ئەوان نییە وەکو کێشەی میلەتێ معاملەی ناکەین 100,000 200,000 کەس لە کەرکووک دەرچووە چۆن کێشە ڕووی نەداوە دابشکردنی چی یعنی تەوزیعکردنی چی قواتوانە ئەمانە هەمووی شتی ناحەقن کە بەرامبەر کورد دەکرێ بێگومانەوەگەدارن بەڵام وا ئاماژەکۆچیان بەڵێ ئەزانم ئاگادارن لە هەموو شتێ و دائیمەش ئەگەر تەماشای تاریخ بکەی لە نەوەتەکانەوە لە هەر وەختێکەوە تەماشایکەی ئەمریکا دائیمە زەختی لە کورد کردووە کە بەرەو حکوومەتی عێراق نەرم بێ قەت ڕۆژێ زەختی لە حکوومەتی عێراق نەکردووە بۆ ئەندازێ ئێرانیش تەمان خۆی ئەوترێ کورد گوێڕایەڵی ئەمریکا ئەکات هەر زیانی بەرەکەوێت بێگوێی ئەمریکا ئەکات هەر زەرەری بەرەکەوێت و هەر زیانی بەرەکەوێت ینی کورد چی بکات وەڵی جاوا بێ لێک بدرێتەوە بەڕێی من ئینسان دەبێت لە سیاسەتە بە وردی تەماشای بکە زۆر بە سەتحی تەماشای نەکایە دوو کەس دوو قسە ئەکا یەکێ لەولایەکێ لەولا تەماشەفەرم و ترەمپ
لە کۆنگری ڕۆژناوان لیان پرسی کەرکووک کرابوو خەڵق دەربە دەربوو بوو شەڕ بوو دەڵێ ئێمە تەدەخل ناکەین لەو ئیشە باشە یعنی تۆ ئەمە وازەحە لەگەڵ ئەوە نەک تەدەخل ناکە لەگەڵ ئەوە ئیشەکە کراوەتەوە بووە اینجا ئاڵێت تەدەخل ناکەین باشە لەبەر حتا باسی دەربەدەرەکانشی نەکرد لەبەرەوە بەڕێی من ئەمریکا هاوکار بوو لەگەڵ ئێمە و فترەی آخر تۆزێ زیا بوو لەبەر شەڕی داعش بوو هیچی تر نەبوو و من وتومە ئەمریکا جێ ئەوە نییە بێ بەستی هاوکاری ئێمە ئەکا لەبەر شەڕی داعش نەک لەبەر سیاست لە ڕووی سیاسیەوە هاوکاری ئەمە نەکردو بەڵێ لە چوارچێوەی ڕێخستنەوەی نێوماڵی کورد و کۆدەنگی لایەنە سیاسەکان سەبارەت بەو مەترسیانەی لەسەر هەرێمی کوردستان هەن جەنابتان وەکو سیاسیەکی دێرین و مخەزرم پێتان باشە یان پێتان وایە دواخستنی هەڵبژاردن لە ئێستادا لە هەرێمی کوردستان کارێکی باش و ئیجابیە بەڕێی من چەند زووتر بتوانن هەڵبژاردن بکەن باشە نازانم ئەگەر تۆزێ دوا بکەوێ قەیناکە چونکە دوێنێش بەیانی مەجلیسی ئەمن کە دەرچوو لەسەر قەزەی کەرکووک کە ئەمە گرنگە دەڵێ بێ انتخابات بکەن و دیموکراسی بچەسپێن پێمانەڵێ یعنی طبعا ئەم شتانە هەیە لەبەرەوە بەڕێی من چەند زووتر بکرێت دوا نەکەوێت زۆر دواکەوتن قەیناکە ئەگەر مدەتێک کەم دواکەوێت لەبەرەوەی ناکرێ مفەوەزی ئەوێ وەختێ بگرێ بەڵام نەک زۆر دوا بکەوێت شتێکی خراپە بۆ ئێمە دواکەوتنی بەڵێ دکتۆر مەحموود عوسمان جەنابتان لە شۆڕشەکانی کورد هیچ نەبێ لە پەنجاکانی سەدەی ڕابردووەوە ئەگەر غەدرت لێ نەکەم حزورتان هەبووە ئەوترێ هەوراز و نشێوتان بینیوە کەوتن و هەستانەوەتان بینیوە شەڕ و دانوستانیشتان بینیوە باشترین شت ئەگەر پەیامێک لە ئێستادا ئاراستەی سەرکردایەتی سیاسی کوردستان و تەواوی پارتە سیاسەکانی کوردستان بکەیت وەکو کەسێکی شارەزا پەیامەکە چییە بێ پەیامەکە هی پەیامی هەموو کوردیەکە ئەوەیە کە بە زووی دابنیشن لەگەڵ یەک هەر هەمویان بەیەکەوە بە پەرلەمانەوە بە حکوومەتەوە ئەمە کێشەیەکی نیشتمانی و نەتەوەییە کێشەیەکی گەورەیە گەورەترین یعنی گەورەیە بەنسبەت ئێمەوە تاسی لە هەموو ناحەیەکی وەزعی میلەتەکە کردووە دابنیشن باسی بکەن چی ڕوویدا بۆ ڕوویدا هۆکاری چی بوو ئەنجامی چی بوو چیان پێکرێ هەوڵ بدەن بیکەن ینی و چاویش بەخشێنەوە بۆ قسانەی کردویانە بۆ سیاسەتانەی هەیەیان بۆ بە هەڵویستانە لەم ماوەیە پێش ڕفراندەم پاش ڕفراندەم یعنی بەوردی بۆ ئەوەی ئەگەر چێ هەڵەی هەبووە بڵێن هەڵەی هەبووە چێ خراپەی کردووە محاسبەی بکەن ئەگەر ئەمە نەکەن هەر یەکە لە شوێنی خۆی قسەی بکە چی بە چیەکە هیچ بە هیچ ناکەێتەوە باشە دکتۆر مەحموود دوایین پرسیارم ئەگەر زۆر بە کورتی و پوختی وەڵامم بیتەوە زۆر سوپاس دەکەم ئەبینین ینی جارجار هەندێک جار یاخود لە هەندێک میدیاوە هانی خەڵکی مەدەنی ئەدرێت بۆ ئەوەی ڕاپەڕین بکەن لە شارەکانی خۆیان لە خوورمات و لە خانەقین و لە کەرکووک ینی مەبەستی من ئەوەیە ئەرکی هێزی پێشمەرگەی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردستانە کە ژیان و حاڵ و ماڵ و هەموو شتێکی هاوڵاتیان لەو ناوچانە بپارێزێت ئایا ئەمە کارێکی باشە کە تۆ بڵێ لەو ناوچانە ڕاپەڕینە بێت و دوایی خەڵکەکان بێنە سەرجادە و لێیان شەید بێت و لێیان بریندار بێت ڕای جەنابتان بە کورتی زۆر مەمنونە بم بەڕێی من لەم زروفا ئەگەر هەموو بەیەکەوە هەموو حیزبەکان ڕێگەکەون لەسەر بەرنامەیە بە هەرچیە ڕاپەڕین بێ هەر شتێ بێ قەیناکە با بکرێ بەڵامە بێ لێکی بدەنەوە زەرەری چییە قازانجی چییە ئەو بەرچیەکە هێزی تۆ چەندە هێزی بەرامبەر چەندە بەڵام ئەگەر لایەنێ بە تەنها بێویکە لایەنەکەی کە زەدی بێ هیچی لێ دەرناچێ نابێ بە نەتیجە خەڵقی زەرەی لێکە بەڕێی منیان بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاسانەکەم و ماندوو نەبن زۆر سپاس کار هەر بژێت بەڵێ بینەرانی ئەزیز هیوادارم هاوڵاتیانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاگای لە میوانەکانی کەرکووک و خوورمات و هەموو ئەوانە بێت کە لە گەرمیان لە هەولێرن لە شارەکانی دیکەن باسی ڕۆژکۆتایی هات تا بەرنمەیەکی دیکە ئێوە و کوردستان بەخوای گەورە ئاسپێر هەر شاد